تکایە دەمی تەلەڤیزیۆنەکە کەمێ نزمکە. بەسە ئەوە دەمەدەم مەکە تۆچی تاوا قسەم لەگەڵا بکەیت کسی ناکەم بزانم چی یەکەی. پێویست بۆ تووڕەبوونە ناکا لە بەرچاوی ئەو مناڵەیە. بەسە تکایە ئازارم زۆرە. وزمە ڕێک دەمێ بۆ سوێنەکەم قابیلە خۆمێ چی دەبچن پێیش وەکو دوو. تکایە دەمی تەلەڤیزیۆنەکە کەمێ نزمکە. بەسەر چاو بەڵامەکرێ لە ژوورێکی تروانە بخوێنن بڵێن بێ خۆمانەشی پێڵێمەوە لەبەرەوەی ئەوە بەرپرسیارەتی هەردووکمانە. زۆر باشە ئەمڕۆ بۆ ئێمە ڕۆژێکی تر بۆ تۆ.